چارەسەر بۆ ئەوە کە لەم وەرزەیە خۆمان بپارێزین ئەوەش بەکردنی جلوبەرگ و هەروەها وەرزشکردن بە شێوەیەکی تەندروست و هەروەها دایک و باوکانش یەکێکن لە هەرە گرنگترین پاڵنەرەکان کە پێویستە مناڵەکانیان وەها پەروەردە بکەن بە جۆرێک کە بتوانن کۆنتڕۆڵی مناڵەکانیان بکەن کە فێریان بکەن کە خۆیان بپارێزن. هەموو دەستگەهێن تەندروستیە لەبێ دەری باڵ بکشینن سەر نقطە وەک بێژن ئەو خارین گرنگ چایخانەیە جهن خواردنێدا کۆ وەک دبێژێ عەلمێوان بکەن کۆ هاوبەهایەوان جوان تشتێن شیرەتێن تەندروستیە هەبن لەسەر مەسەلا پاکژی هەبە دەبێت کۆ دەما یەک خواردنێکێکە یان چایخانەیەکێ دەبە بێژن کە ماماتن خۆکردێخن دەستێن خۆدە بەر پۆزێ خۆدە کە ماماتن هەبن یعنی زۆر هەک پاکژی هەبە وی گەلێکی باش بە. لەو شتانێک کە پێویستە بیکەین هەندێک ئاگامان لە خۆبی لە دەرچوون و لە هاتن و لە جل و بەرگ و ئەو شتانە و هەر یعنی داک و باوک و ئاگایان لە منداڵی خۆیانیش بی و یعنی چەند خۆمان بپارێزین باشترە لەوەی زۆر نەخۆش بکەوین و بە دوای دکتۆردا بگەڕین و ئەو شتانە ئەو هەم.